ئاوات خان با مافی ئافرەتش پێشێل نەکەین. زۆر سپاس دەستخۆشی لە ئامادەکاری ئەم کۆنفرانساکەم سڵاوێکی ئاهورە مازداییتان لێبێت بیری چاک وتەی چاکرداری چاک کە لە ناخی و لە خوێنی هەموو کوردێکی مەزن و بە شەڕەفی ئەم وڵاتەیە هەیە هەر ئەم سێوتەی زەردەشتیش بوو کە ئێمە توانیمان لە کوردستان لە زووەوە لە کۆنەوە کە مسلمانێک لە تەنیش مەسیحیەک بژی و مزگەوتێک لە تەنیش کەنیسەیەک بێت لە تەنیش پەرستگایەکەوە بێت بۆیە من پێم باشە زۆر ئیری ناکەم درێژی پێ نایەم پێم باشە کە هەندێک گۆڕانکاری بکەین یەکەم دین لە دەوڵەت جیاکەینەوە بە هیچ شێوەیەک دین تەدەخولی سیاسەت نەکا دووەم ئەو مادانەی لە قوتابخانەکان دەخوێندێن بە تایبەتی وانەی ئاین کە بکرێ بە مێژووی ئاین ناسی کە هەموو ئاینەکان مێژووی هەموو ئاینەکان بخوێندرێتەوە و سێەم پێم باشە و دەستخۆشیشیان لێکەم کە لە هەموو مزگەوتەکان مکەبەرە نەبێت تەنها لە هەندێک مزگەوتی سەرەکی نەبێ مکەبەرە هەبێت و زۆر سپاس دەستخۆش ئاوات خان بەڵێ دکتۆر عەبدوڵەتیف